فەرماندەی باڵای سەربازی ناتۆ ژەنڕال وۆڵتەر سیستمی بەرگری کیمیایی بایۆلۆجی تیشکدەر و ئەتۆمی چالاک کردووە. هاوپەیمانەکانمان سیستمی بەرگری زیاتری کیمیایی بایۆلۆجی و ئەتۆمی و گروپ و یەکەی جەنگی زیاتر ڕەوانە دەکەن هەر لە باکوورەوە تا دەریای باڵتیک و بە درێژایی بەرەی ڕۆژهەڵات هاوپەیمانی ناتۆ بڵاوی پێکراوە و لە ئامادەباشی تەواودایە. رووسیا چەند جارێک ناتۆ و ئەمریکای بەوە تۆمەتبار کردووە کە تاقیکردنەوەی بایۆلۆجی و کیمیایی لە تاقیگەکانی ئۆکرانیا ئەنجام دەدەن. وەک ناتۆ بە تەواوی ئەو تۆمەتانە ڕەت دەکەینەوە. پێمان وایە ئەمە پاساوێکی پێشوەختەی رووسایە بۆ بەکارهێنانی ئەو چەکانە لە ئۆکرانیا، چونکە پێشتر رووسیا هاوڵاتیانی خۆی ژەهراوی کردو و لە سووریاش هاوکاری ڕژێمی ئەسەدی کردووە لە بەکارهێنانی چەکی کیمیایی بەرامبەر بە خەڵکی سووریا. لەم لووتکەیە سەرۆک زێلێنسکی شتەیدا بەشدار بوو، داوای هاوکاری زیاتری کردووە، داوای کردووە لە 100% ئەوەی ناتۆ هەیەتی بدرێتەوە ئۆکرانیا. من ناچمە ناو وردەکاریەکان کاچی دەدەینە ئۆکرانیا، بەڵام بە هەموو شەوەیەک لە ئاسمان و زەوی و دەریا و لە ڕووی پاراستنی سایبەریشەوە هاوکاری ئۆکرانیا دەکەین. Biological and nuclear defenses to reinforce our existing and new battle groups.